ئێمە بین هەڵسەنگاندنێ بکەین بۆ ئەدای نوێنەرەکانمان واتای زۆرینەی نوێنەرایەتی کورد لە بەغا ئایا لە ئاستی تەموح و مەتاڵیبی جەماوەری کوردستان هەبوو ئێمە تازە بە تازە ئەگەڕێنەوە بۆ گرفتی موچە بودجە پێشمەرگە کۆمەڵێک کێشە کە لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی نوێ عێراق و دوای ڕوخانی ڕژێمی پێشوو کە مشکیلەکان باس کراوە ئێستا هەمان مشکلە باسەکەنەوە بە زیادیشەوە کە لە هەمویان بەرجەستەتر مەسەلەی بوجۆ موچەی خەڵک و ژیانی خەڵکە کە بەڕاستی بە دەرەجەیەکی زۆر گەورە پاشەکشەی کرۆ ژیانی خەڵک ڕووی ژی و ژیانەوە بۆیە ئەم نوێنەرایەتی ئەم جارە ئایا جەماوەری کوردستان کێ کاتەوە بە نوێنەری خۆی بەڵێ قسەمان لەسەر جەماوەری هەرێمی کوردستانە ئەبێ زۆر ئەم جارە واعیانە دەنگبات چکە بەڕاستی ئەو کەسانەی تو ئەنێری بۆ بەغا هەر ئەوەنە نییە تۆ سیڤیەکی سادیان ببینی و دەرچووی فلانە و خەڵکی گەڕێکی فلانە و بنەماڵەکەی سەر فلان لایەنە و مۆزەف و سەرکەوتو و ئەمانە کافی نییە ئەبێت تۆ شارەزاییەکی تەواو لەسەر شخصیەتی ئەم کەسە هەبێت بۆچی چونکە ئەو کەسانەیە چنە بەغا هەر ئیغراعاتێکی زۆر لە ڕێوە پێشوازیان لەکە هەنی بەلاتەوە سیر نەبێ کاک حەکیم بۆ بینەرانی خۆشەویستی چەندین پەرلەمانتار بە ئیغراعاتی مادی لە بەغا لە ناو عەرەبیش و لە ناو کوردیش یا لیستی خۆی گۆڕیوە یا مەواقیفی سیاسی خۆی گۆڕیوە یا پاشەکشەی لە هەندێک هەڵوێست کردووە کە پەیوەندی بە میلەتەکەیەوە هەبووە